ساڵتان لێبێتوەم کاتان باش یەکێک لە بەهێزترین یاریەکانی مێژووی تۆپی پێمان بینی، یەکێک لە خۆشترین یاریەکانی مێژووی تۆپی پێمان بینی، یەکێک لە پڕگۆڵترین یاریەکانی مێژووی تۆپی پێ، یەکێک لە بەچێشترین یاریەکانی تۆپی پێ. بۆ خاتری خوا و یاریە چی بوو؟ یعنی تو نازانی قسە لەسەر چی بکەی، ئەمەنەی ڕووداوتیایە، ئەمەنەی حاڵەتیایە، ئەمەنەی دیمەنتیایە، نازانین لە چۆ دەست پێ بکەین. 5-4 پاریسان جێرمان بردنەوەی بەسەر بایرنوشنا بەدەستێنە. ماڵتان ئاوا بێ بۆ ئەو یاریکە کردان، دەستان خۆش بێ بۆ ئەو یاریکە کردان، لەشی هەردووکتان ساغ بێ بۆ ئەو یاریکە کردان، یا ڕەبی لەشتان ساغ بێ بۆ یاریکە پێشکەشی ئەو جمهورەتان کرد. ئەو ریاکشنەی کە من بینیم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەم یاریە هەتاکو ئەم دەقەیە بۆ هیچ یاریەکی تر نەمبینیوە. برایان ئێمە باسی یاریەکەکەین کە نە ڕیاڵیتیا نە بەرشەلۆنە، ئەمە شتێکی زۆر زۆر جیاوازە. یعنی عادەتەن یاریەکانی ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە تۆڕە کۆمەڵاتیەکان گەرمەکەن، کۆمنت و شەڕە قسە و شەڕی ئەم لا بەرامبەر ئەو لا و شەڕی ئەو لا. ئەم یاریە وا نەبوو. ئەم یاریە جمهوری تۆپی پێ ڕاستەقینە دانیشت بوون بە دیاری یاریەکەوە کە ژمارێکی زۆر کەم کەس هەیە لە هەرێمی کوردستان جمهوری پاریس سان ژێرمان بێ و جمهوری بایرن. تا حدێک بایرن زیاترە، بەڵام ئەو ریاکشنەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکان هەبوو بۆ ئەو یاریە بە چێژە تا ئێستا بۆ هیچ یاریەک نەمبینیوە. طبعاً پاریس سان ژێرمان با دڵنیا بمەوەلەوەی کە پاریس سان ژێرمان بەڵێ 5-4 بردووە دیوە، چونکە ئاخرۆخریەکەی من خەریکی خۆ حازرکردن و مایک بەستن و ئەو بابەتانە. پاریس سان ژێرمان 5-4 سەرکەوتنی بەدەستهێناوە بەسەر بایرنوشنا، بەڵام یاریەک 90 خولەک پڕ بوو لە مێژوو، پڕ بوو لە ڕوبەڕووبوونەوە، پڕ بوو لە هەستان و کەوتن و دابەزین. یعنی تۆ ئەگەر 10 دقەی یەکەم ببینی ئەڵەی بایرنەی باتەوە، بەڵام 10 دقەی دووەم ببینی ئەڵەی پاریسەی باتەوە، 10 دقەی سێم بایرن براوە بوو، بە 10 دقەی چوارەم پاریس براوە. یعنی یاریەک بوو بەردەوام لە هەموو حاڵەتەکانە، لە هەموو وەسەکانە کە گۆڕانکاری تیا ڕووە. ئەم یاریە بێ بە دوو شێو ئێمە شیکاری بکەین، شێوەیەکیان قسەکردنە لەسەر پاریس سان ژێرمان و شێوەیەکیشان قسەکردنە لەسەر بایرنوشن. لەسەر پاریس سان ژێرمان بەڕاستی ئینریکی تیپێکی بەهێزی دروست کردووە، تیپێکی یەکگرتووی دروست کردووە، تیپێکە کە ئەتوانێت لە 3 لەمسەی هەڵگەڕاوە لە هێرشێکی هەڵگەڕاوە زیانت پێ بگەێنێ و گۆڵت لە بەرامبەر تۆمارکە. لەم یاریە بینیمان بە 2 هێرشی هەڵگەڕاوە دۆخەکەی لەسەر پاریس سان ژێرمان لەسەر بایرنوشن قورس کرد و بە جیاوازی 3 گۆڵ پێشی کەوت. یعنی بەو دۆخی کە لە دوای یاریەکە دروست بوو، یعنی لە دوای تایمی یەکەم کە بە 3-2 پاریس هاتە دەرەوە یاریگا، دواتر 2 گۆڵی تری لێ کرد. ئێمە هەموو ماوتمان یاریەکە کۆتاییاتەوە، بەڵام بایرن گەڕاوە ئەیتوانی گۆڵی بەرامبەریش کاتەوە. پاریس سان ژێرمان بەڕاستی تیپێکی براوەیە، تیپێکی بەهێزە، تیپێکی گۆڵکارە، تیپێکە هەموو یاریزانەکان مەترسیدارن و دیمبلی یاریزانێکە کە ڕناگیرێ، بەردەوام لە بینی دوو دڵی بەرگریکارەکە هاتوو چۆرەکە، 2 باڵی زۆر زۆر مەترسیداری هەیە، کۆمەڵێک یاریزانی هێڵی ناوەڕاستی هەیە کە هیلاک نابن و کۆمەڵێک یەدەگیشی هەیە کە بەردەوام لە جوڵەیان، بەردەوام لە ئەوان لە هاوکاری تیپی یەکەم بکەن. ئەگەر بینە سەر بایرنوشن، بەڕاستیش بایرنوشن یەکێک لە یاریە مێژوویەکانی کرد. بە بڕوای من ستایشە زۆرەکە ئەم شۆبێ بۆ بایرنوشن بێ، بۆ لەبەرێکە بایرن لە دۆخێکا بوو کە زۆر وەزعی باش نەبوو. تۆ سەیری ئەم حاڵەکە کە بایرنی تیا بوو تا پێش یاریەکە، کۆمپانی ڕاهێنەرتە لەم یاریە کارتی سوورە و نەیتوانیوە لەسەر هێڵی ڕاهێنەران بێ. کۆمەڵێک یاریزانی گرنگێت هەیە کە تووشی پێکان بوون، بۆ نمونە لەسەر و هەمویانەوە طبعاً کارل و دواتر گیریرۆ، پاشان گنابری و بیشۆف، کە ئەمانە 4 یاریزانی زۆر زۆر گرنگی بایرنوشنن. لەم یاریە تووشی پێکان بوون و نەیانتوانیوە لە پێکاتی سەرەکیای یاری بکەن. ئەمانە هەمووی وا ئەکەن کە پێکهاتەی سەرەکی چەنە بێز بێ کاریگەری دروستکە لەسەر یاریکردن، چونکە ئەم پێکهاتە سەرەکیە بەو جوودە زۆری کە بایرن ئەیکا، بەو شێوازە یاریکردنی کە بایرن کردی، بەو هەموو هێرشبردنەی کە بایرن کردی، تەنها تۆ ئەتوانی 60 بۆ 70 خولەک یاریکەی.
بەڵام لە تایمی دووەمە ئەگەر ئێستا بۆ نمونە دوو یاریزانی وەکو گنابری و کارڵ بەشداریان کردیا باوەڕتان بە بایرن ئەیتوانی گۆڵی یەکسانبوونەوەش بکات گومانم لەوە نیە گە بیشی توانێت گۆڵی برنۆش بکات لەبەرەوەی کە تۆ ئەم یاریزانانە تاقەیەکی نوێ وزەیەکی نوێ هێزێکی نوێ نەتیپەکە بەڵام تۆ هاتوویتە ناوە گۆڕانکاریەکانت زیاتر ئەکرێت لە ناوەڕاست و هێڵی بەرگری یابێ هەرە یاریزانەکەی کە گرنگە لە هێڵی پێشەوە هاتە جاکسۆنە کە ئەویش ئێمە ئازانین کە چڵسی دەری کردو لە کۆڵ خۆی کردوێتەوە و لە بایرنیشە یاریزانێک نییە گۆڵ کار بێت و یارزانێکی گرنگ بێت بۆیە ئەم دۆخەی کە لە بایر نەهابوو بۆم نەتیجەی کە هاتوۆتە دەرەوە بۆ جمهوری بایرن زۆر گەورە بوو زۆر باش بوو لەبەرەوەی کە تۆ لە ناو پاریسا یاریت کردووە تۆ چوار یاریزانی گرنگە تووشی پێکان بووە تۆ ڕاهێنەرەکەت لەسەر هێڵی ڕاهێنەران نەبووە ئەمانە هەمووی کاریگەری دروستەکەن با کۆمەڵێک کۆمنت بخوێنەوە بیرمان نەچێ یاری تۆپی پێ بەم شێوەیە ئەکرێ یاری تۆپی پێ بەم جۆرە یاریە ینی ئەمە نەوەت خولێکمان بینیوە تۆپیان نەوەستاوە دوو تیپ هاتوون بۆ بردنەوە دوو تیپ هاتوون بۆ گۆڵکردن دوو تیپ هاتوون یاری تۆپی پێ ئەنجام بدەن نە شەڕیان فرۆشتۆ بە ناو بژیوان نە قسەیەکی لابەلا نە هەڵەیەک نە شتێک هاتوون بۆ ئەوەی کە تۆپی پێ بە ڕەنج و ماندووبوونی خۆیان بردنەوە بەدەست بێنن برادران ئێوە توانن وێنەکانم بۆ بگۆڕن من لەسەر وێنەکان قسەی خۆمەکەم بۆ بە یاری بایرن و پاریستان گواستومانەتەوە ئوستازیان دوسێ ساڵ دەبێت یاری وا خۆش ئەنجام نەدراوە کاک دیار ئەڵێ دوسێ ساڵە یاری وا خۆش ئەنجام نەدەوە کاک دیار ڕاستە دوسێ ساڵە یاری وا خۆش ئەنجام نەدراوە بەڵام لەوە گرنگتر ئەوە بوو کە ئەم یاریە ئەمە یەکێک لە دیمانەکانی سەقسەیە لەسەرەکەم لەوە گرنگتر ئەوە بوو کە ئەم یاریە نەڕیاڵیتیان نە بەرشەلۆنە ئەمە زۆر گرنگە ئێستا من کەمێک لەمە پێش سەیری لایڤەکەمە کرد 1500 کەس لەسەر خەت بوو هاتوون گوێ گرنگ بە دیار بایرن و پاریسەوە من زۆر مویمە چونکە لە تۆپی پێ عادەتەن دوای یاریەکانی ڕیاڵ و بەرشەلۆنە لایڤەکرێ عادەتەن جمهوریەت سەیری یاری ڕیاڵ و بەرشەلۆناکە بەڵام ئەمە یاریشی ترە ئەم دیمەنە بەپێی ئەرچیفۆڤار ئەڵێ لێدانە سزاکەی بایرن دروست نەبووە بەڵام من پێم وایە لێدانە سزاکەی بایرن دروست بووە لە جێی خۆیان بوو هیچ هەڵەیەکی تیان نەبوو ئێوە گەروێنەکانی تریش بگۆڕن هیچ کێشەیەکتان نەبێ ئەم دیمەنەشم دیاری کردووە باشە یەکێکی تر لەو حاڵەتانەی کە هەیە ئەم حاڵەتەیە کە ئێستا ئێوە ئەیبینن یەکێک لە کێشەکانی بایرنیشن لەم وەرزەیە تۆپی وەستاوە و بایرنیشن لەم وەرزە ئەتوانێت بە تۆپی بەسرا و وەستا و گۆڵی لێ بکرێ و لەمەیە زۆر بایرن بە درێژای وەرزەکە چەند گۆڵیشی لێکراوە بە تۆپی وەستا و پاریسیش بە تۆپی وەستا و توانی یەکێک لە گۆڵەکانی لەسەر تۆمار بکات ئەمە یەکێکە لە هەڵەکانی بایرن کۆمەڵە شتیان بۆ ناردوون برادەران ئەمێ لەگەڵ قسەکانمە ئەوانش باس بکەم دیمانەکانم بۆ بگۆڕن من بەردەوام قسەکانی خۆمە گۆڕم لەسەریان بە مانای کەلیمە یاری بوو ئەمەش لێدانە سزاکێت سەرەتا من پێم وا بوو لێدانی سزان نیە بەڵام بەوازەحی بەردەسی ئەلفۆنسۆ دەیڤسەکەوێ و ڕێڕەوی تۆپە گۆڕێ ڕاستە لە قاچیەوە تۆپەکە ئەچێ بەردەسی ئەکەوێ بەڵام من پێم وایە لێدانە سزاکە دروستە لەبەری کە زۆر وازەح ڕێڕەوی تۆپەکە گۆڕێت و ئەچێتە لایەشی تر کە لە دوای ئەم ئەلفۆنسۆ دۆڤسۆ یاریزانی تر هەیە و ئەتوانێت سوود لە تۆپەکە وەرگرێ ئەنجامێکی شایستە بوو بۆ هەردوو لە سندی عەباس کاک سندی ئەکرا یەکسان بووە بۆ هەردوو لا شایستە بوو چکەم بایرن یاریکی باشی کرد بەڵام ئەمەش ئاساییە بۆ بایرن من پێم وایە جمهوری بایرن دڵتەنگ نین بەم ئەنجامە باش ئەو یاریە 94 دقە بوو یان 9 دقە لە نییە فعلەن ئەمەنە بەقوت بوو یاریەکە ئێمە نەمانزانی کە واز و تاو بوو باوەڕ کە سەعاتێکی تریش یاری کرا ئێمە سەیرمانە کرد بە سەیری چێم دیمەنە بکەین ئۆلیسێ یەکێک لە باشترین یاریەکانی خۆی بەرامبەر میندێز کرد زیاد لە 6-7 جار ئەم دیاودی پێ کرد و بڕی 1-2 جار میندێز توانی مەترسی ئۆلیسێ ڕاگرێ بەڵام بەڕاستی ئۆلیسە لە فۆرمێکی زۆر گەورەیە بەدەر لە ئۆلیسێ ئەم یاریە لویس دیاز زۆر باش یاری کرد و ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کرد
لووتکەی ئاستی خۆی لەم یاریە پێشکەش کرد بەڕای من باشترین یاریزان یەکێک لە هەرە باشترین یاریزانەکانی ئەم یاریە لوئیس دیاز بوو لە یانەی بایرن ئەم یاری ئەگەر دیقەتان نابێ هاریکین زۆر باش نەبوو بۆچی لەبەرێکە هاریکین هاتبوو ناوەڕاست بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی ڤیتینیا و ئەگەر دیقەتیشتان نابێ ڤیتینیاش زۆر باش نەبوو بۆچی لەبەرێکە هاریکین وازی لە مەهامی هێرشبەری خۆیە نابوو هاتبوو چاودێری ڤیتینیا کرد ئەوە یەکێک لە خاڵەکان بوو باش و بیرم کەوتەوە جوارترین و پڕچێشترین یاریەکان ئەم دیمەنە ئەم وێنەیان بۆ داناوم برادران طبعاً ئەمە من خۆم بۆم نردوون لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆر بینیم کە ئەمە وەکو تەنزێک دانرا بوو بۆ خۆشی دانرا بوو کە هاندەرانی ڕیاڵ مەدرید دەڵێن سوپاسی کامافینگاکەین کە نەجاتمان بوو لەم یاریە بەهێزە لەم پاریس سان جێرمانە ئاگرینە باشتر کە کراینە دەرەوە لە قۆناغی پێشووە نەگەشتین ئەم قۆناغە چکەن و بەڕاستی ئێستا ئەگەر ڕیاڵ مەدرید ئەم یاری بکردە بەرامبەر پاریس سان جێرمان بەم دۆخە خراپەی بە پێکانی ئیمپاپی بڕواتان بێ یاریەکە زۆر خراپتر و زۆر ئەنجامەکە قورسترە بوو بۆیە ئەمە وەکو تەنزێک ئێستا لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو کرابوو کە بەشێک لە هاندەرانی ڕیاڵ مەدرید پێیان خۆشە کە لەم پاریسە ڕزگاریان بووە وەسپا لە ڕابردووە قسەی زۆریان بە کامافینگاوت ئێستا پێیان خۆشە کە دۆخەکەوای لێ هاتووە بزانین چی ترەڵێن برادران ئەمڕۆ جوانترین یاری بوو بەیانی ناخۆشترین یاری چاوەڕێیە کرێ کاک عەلی محەممەدوان نییە یاریەکەی ئەتلەتیکۆ مەدرید و ئەرسیناڵش پێشبینیە کرێ یاریێکی خۆش پرێەوە بە تایبەتیش لە ڕووی ئەتلەتیکۆ مەدرید و زۆرێک باز لەواکەن کە پێشبینیەکەن کە یاریەکە بەرگریەکی زۆر بێ باوەڕتان بێ وان نابێ من لە ئێسا پێتان دەڵێم هێشتا یاریەکە نەکراوە دڵنیا بن لەوەی کە ئەتلەتیکۆ مەدرید هەموو جوودێکی هێرشبەری خۆیەکە بۆی بردنەوە بەدەستبێنێ و دڵنیاش بن کە یاریێکی هێرشبەری زۆر خۆشە بێت بەو جۆرە نابێت کە خەڵک تەسەووریەکە چونکە ئەتلەتیکۆ مەدرید وازی لە هەموو شتێکێناوە لە پێناو ئەم یاری چامپیۆنز لیگا بیرتان لەسەر ئەوە بێت سێ یاری ماوە تۆ بۆ ئەوی کە ببی بە پاڵەوانی چامپیۆنز لیگ سێ یاری قورس نییە برایان ئەتلەتیکۆ مەدرید ئەگەر شەڕی چامپیۆنز لیگ شەڕی خولی ئیسپانی بکە بە 37 یاری بکە ئەنجا بۆ ئەوەی کە ببێ بە پاڵەوان بەڵام ئێستا سێ یاری لەبەردەمە بۆی کە نازناوەکە بەدەستبێنێ و ئەم سێ یاریە دانەیەکیان لە ناو یاریگای خۆیەتی دانەیەکیشان ئەگەر بگاتە یاری کۆتایی لە یاریگایەکە کە سەر بە یاریگای تیپی بەرامبەر نییە 50-50 بۆیە بڕواتان بە یاریکی زۆر بەهێزە بێ و ئەتلەتیکۆ مەدرید هەموو شتێکەکە بۆ ئەوەی کە بردنەوە بەدەست بهێنێت لوئیس دیاز ئەو وێنەیە کە دامان ناوە یەکێک لە باشترین یاریەکانی خۆی کرد لەم یاریەدا ئاسێکی زۆر بەرزی پێشکەش کرد و بەڕای من باشترین یاریزانی یاریەکە بوو ئەمێ بزانم چێ باشترین یاریزانی یاریەکە بۆ کوچکەن نەمبینیوە یەکێک لەو یاریزانانی کە پێم وایە لە ڕۆژی خوا نەبوو نوێر بوو نوێر هیچ گەڕانەوەیەکی نەبوو هەستەکەی وردە ئاستی بەرەو دابەزی نەچێ و عوسمان دیمبلی ڕەجول المبارات عوسمان دیمبلی باشترین یاریزانی یاریەکە بۆ فعلا عوسمان دیمبلی بەردەوام یەکێکە لە یاریزانە گرنگەکانی پاریس سان جێرمان بەدەر لە گۆڵ تۆمارکردن عوسمان دیمبلی یەکێکە لە یاریزانانی کە جوڵەی زۆرە بەرگریکارەکان بەخۆی مەشغوڵەکە و ئەسیستی زۆرە گۆڵی زۆرە و بەردەوامیش لە پرێسینە لەسەر هەردوو بەرگریکارەکە بۆیە ئەو بەڕای من کڤارە لە پاریس سان جێرمان باشترین یاریزان بوو و لوئیس دیاسیش لە بایرن باشترین یاریزان بووە ئەوەی کە هەیە ئەمێ بزانم لەسەر بایرن چیتر هەیە تا وتوێتی کە یاریێکی باشمان کردو بەڵام شکستمان هێناوە ئەکرا بە ئەنجامێکی باشتر یاریگامان بەجێ بێشتە یەکێک لە کێشەکانی بایرنەوە بوو کە لەم یاریە یەدەجی زۆری نەبوو یا لەم یاریە یەدەجی باشی نەبوو ئەم یاریانە نەوەت خولەک پێویستت بەوەیە کە تۆ بەردەوام لە ڕیتمێکی بەرزابیت بۆ ئەوەی کە ئەو هێزە پیشان بێت کە لە قۆناغی پێش کۆتاییە بەڵام بایرن لە نەبوونی یەدەگە بەهۆی پێکانیا خۆی لە ڕاستیدا بایرن حەو یاریزانی پێکانی هەیە با من یاریزانەکانتان پێ بڵێم مایکی پێکانە بیچۆف پێکانە گنابری پێکانە کارڵ پێکانە سانتۆسی پێکانە گیریرۆ پێکانە کیا ئەمان نازانم ناوی چییە کیالاش پێکانە یعنی حەوت یاریزانی ڕێکی بۆم یاریە پێکانە و
کۆمپانیشی بە کارتی سوود کرا بۆ دەرەوە لە یاری ڕابردووان کارتی سوودی هەبوو نەیتوانین لەسەر هێڵی ڕاهێنران بێت تۆ بە حەوت یاریزان پێکان و بیتە ناو پاریس سەن ژەرمان 5-4 بیتە دەرەوە ئەمە ئەنجامێکی گەورەیە بۆ یانەی بایرن موشن من پێم وایە ئەنجامەکە بۆ چۆن دادپەروەرانە بووە ئەکرا یەکسان بوونە بەڵام ئێستاش ئەنجامەکە بۆ دووچان دادپەروەران بووە یاریی بێزمەوە لە یاریگە ئەلیانسەرینا من دڵنیام کە بایرن بە یەکسان بوون ڕازی نابێت فابیان هاتە نێو یاریگا یاری پێچوانە بووە لەو دقەیەوە ڕیتم یاریەکەیەنە خێرا بوو ئینریکی ئەیویست بەرگری بکات لە ئەنجامەکە چووکەن بە جیاوازی 3 گۆڵ لە پێش بایرنەوە ئەنجامێکی زۆر گەورەی 5-2 بایرن بچواتە ناو ئەلیانسەرینا و ئەنجامێکی زۆر گەورە بوو بەڵام 5-4 ئەنجامێکە کە ئێستا بایرن ئەتوانێت چانسی گەڕانەوەی هەیە و ئەش دڵنیاش من کە ئەتوانێت یاری گەڕانەوە باسێکی بەرزە دەرکرد بەڵام ئینریکی ویستی پارێزگاری لە 5-2 بکات بەڵام سەرکەوتوو نەبوو تایدا بەگشتی وەڵا برا حەقە سوپاسی کامافینگا بکەن کاک سەروەت وەڵی ئەوە بووە بە تەنزێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باز لەوەکرێت کە بەشێک لە هەندران سوپاسی کامافینگاکەن بۆ دۆخی کە دروست بووە خۆشەویستانم ئەوەی توانیمان قسەمان لەسەر یاریە بە چێژەکەی بایرن کرد بایرن و پاریس سەن ژەرمان هەردوو لە ئاسێکی بەرزیان پێشکەش کرد هەردوو لە ڕیتمێکی خێرایان هەبوو هەردوو لە یاریەکی باشیان کرد هەردوو لە دوو تیپی هێرشبەری بوون هەردوو لە هاتبوون بۆ ئەوەی کە یاری تۆپی پێنجامدەن هەردوو لە ئەنجامێکی گەوریان بەدەستێنە هەمجامەکە بۆ پاریسیش گەورێ بۆ بایرنیش گەورێ قورسە تۆ بە کۆمەڵک پێکان و بێتە ناو پاریسەوە 4 گۆڵ تۆمار بکەیت و ئازایەتیە بۆ پاریسیش کە توانیوێتی بەرامبەر ئەم بایرنەی کە هەموو تیپەکان هەموو ڕاگەیانەکان هەموو ڕۆژنامەکان پێیان وایە کە ئەبێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ بەڵام پاریس سەن ژەرمان توانی 5 گۆڵ تۆمارکات تیپێکی خێرا تیپێکی بەهێز تیپێکی یەکگرتو بەرامبەر تیپێکی خێرا تیپێکی بەهێز تیپێکی یەکگرتو یاری کردووە جوانترین یاری ئەم وەرزە هەنێک لەبۆ زیاتر ئەڕۆن جوانترین یاری 10 ساڵی ڕابردوو هەنێکیش ئەڵەن جوانترین یاری مێژووی تۆپی پێمان بینیوە کە لە نێوان پاریس سەن ژەرمان و بایرن موشن بوو پاریس سەن ژەرمان 5 گۆڵی کرد بایرن موشن 4 گۆڵی کرد سبەی لە دوای یاری ئارسناڵ و ئەتلتیکۆ مەدرید دووبارە دێنەوە خزمەتان قسە لەسەر ئەو یاریاکەین و شیکارییەکی ورد بۆ یاریەکانی چامپیۆنز لیگ کاتێک خۆش بۆ هەموو